لا تۆریەکەمی بەڕنامەی بانی باش کوردستان ئێمە باز لە گۆڕانکاریەکانی کەشوهاو دەکەین لە هەرێمی کوردستان و هەروەها بە کوێ کاریگەر و باز لە زستانی ئەم ساڵ دەکەین چۆن دەبێت دوکەوتنی باران بارین چۆنە کارەکان چین کاریگەریەکان چین بەسەریەوە لە هەمان کاتدا بەشێک باز لەوە دەکەن دەکرێت ئەم ساڵ بشکە ساڵی بێت ئێمە بە وردی باز لەم بابەتە دەکەین وردەکاری زیاتر سەبار بەم بابەتە بۆ ئێوە دەخینە ڕۆ ئێش بە میوانداری دکتۆر نانی جەواد کە مامۆستای زانکۆ پسپۆڕی ژینگێ بشێکی ڕاستەخۆ لە کۆیۆ لەگەڵمانە. سڵاو لێ بێ دکتۆر بانی باش سپاس بۆی لە تەورێکەمی بەڕامەی بانی باش کوردستاندا لەگەڵ ئێمەدا بەشداریت. ئێمە ئەم تەورەیەمان تەرخان کردو بە گۆڕانکاریەکانی کەشوهەوا. هەروەها من دەپرسم ئایا گۆڕانکاریەکانی کەشوهەوا بۆ ئەم ساڵ چۆن دەبێت؟ پێشبینیەکان باز لە چی دەکەن؟ سڵاتان لێبوو بەیانتان باش دەستان خۆش بێ لەوە باسکردنی ئەو بابەتە گرینگە. دیارە لە کاتێکدا ئەمە باسی ئەو بابەتە دەکەین کە هەندە لە مێژنێ ماوەی چەند یەک دوو هەفتەیەکە کە کۆنگرەی گۆڕانکاری ئاو هەوایەکانی کۆپ 26 لە پایتەختی سکۆتلەندا لە شاری گلاسکۆ تەواو بووە لە 12 مانگی 11 تەواو بوو. دیارە لەو مانگەدا لەو یەک لە ڕاستپاردەکانی ئەو کۆنگرە ئەوە بوو کە ڕۆژی 25 11 هەموو ساڵێک دانرا بە ڕۆژی فێرکاری تایبەت بە ئاو هەوا. من لێرە دەستخۆشتانی دەکەم دیارە باسکردنی ئەو بابەتە نزیکە لەو ڕۆژەی کە پێنجشەممەی ڕابردوو بوو کە باز لە بابەتی ئاوهەوا بکەین وەکو NRTM دەستخۆشیتانی دەکەم. دەربارەی بابەتی گۆڕانکاریە کەش ئاوهەوایەکان بەر لەوەی وەڵامی بەڕێستان بدەمەوە دەمەی ئەو بڵێم کە قەیرانی گۆڕانکاری ئاوهەوا یاخود برین کارەساتی گۆڕانکاری ئاوهەوا لە ئێستادا گەورەترین کارەساتە لە سەر ئاستی جیهانی. تەنانەت لە ڕیزبەندی نەتەوە یەکگرتووەکان دەتوانین بڵین پشتی شێری وەگرتیا سیر دەکەین زیاتر لە 75% راپۆرتەکانی نەتەوە یەکگرتووەکان پەیوەستن بە گۆڕانکاری ئاوهەوایەکان و بە لێکەوتەکانی. بۆیە بە قەناعەتی ئێمە پێمان وایە لە ئێستادا سەرڕای ئەوەی کە ئەمە لە ناوچەیەک دەژین کە پڕ لە قەیرانی سیاسیمان هەیە، قەیرانی ئابووریمان هەیە، زۆر قەیرانی ترمان هەیە لە بواری پەروەردە و فێرکردن ئەوانە، بەڵام هیچیان بە بەراورد بە گۆڕانکاری ئاوهەوایەکان و ئەو کێشە ژینگەیانەی کە ئەوڕۆ لە ژیان ڕوودەدەن کێشەی زۆر بچووکن. وەکو باسم کرد هەر ئەوە ژوای کردە کە نەتەوە یەکگرتووەکان زۆرترین فۆکس و زوومی لەسەر بابەتی گۆڕانکاری ئاوهەوا بکەن. دەربارەی وەڵام بۆ پرسیارەکەی جەنابتان، دیارە زانستی کەشوهەوا زانستێکی ئاڵۆزە، پێشبینیکردن بۆ ماوەیەکی دوور هەندێک ئەستەمە. یعنی ئێمە ناتوانین بڵین لە ئێستاوە پێشبینی ئەوە بکەین کە ئازستانی ئەم ساڵ چۆن دەبێتن. ئێمە لە ناو زانستی کەشوهەوا دەتوانین تاوەکو بۆ ماوەی 15 ڕۆژ پێشبینی تا ڕادەیەک ڕاست بکەین، دەتوانین بۆ ماوەی 5 ڕۆژ پێشبینی بکەین کە تاوەکو سەروی 80 پێشبینیەکەمان ڕاست بیتن. بەڵام لە ئێستا بڕیار بدەین کە زستانی ئەم ساڵ یاخود بەهاری ئەم ساڵ چۆن دەبێتن، ئەوە لە ڕووی زانستی کەشوهەواوە شتێکی زانستی نابێتن. بەڵام پشتبەستن بۆ ئاماژانەی کە هەنا ئەو دەستگا کەشناسیانی ئەو پسپۆرە کەشناسیانی کە لە بواری کەشوهەوا ئەوڕۆ کار دەکەن، هەندێک ئاماژە و هەندێک مؤشیراتی گشتی دەخەنە بەرچاو. هەر بۆ نمونە ساڵی ڕابردوو کە ساڵی 2020 یەکێک بوو لە وشکترین ساڵەکان لەسەر ئاستی هەرێمی کوردستان و ناوچەکە و ڕۆژهەڵاتی ناوەڕاست. هۆکاری ئەوش کە ساڵیەش بۆ ئەو دەگەڕێتەوە کە دیاردەیەکی ئاوهەوایی زانستی هەیە کە پێی دەڵێن دیاردەی ئێلنینۆ. دیارە لە ساڵی ڕابردوو ئێلنینۆیەکی زۆر بەهێز ڕوویدا کە دیارە دیاردەی ئێلنینۆش دیاردەیەکی جیهانیە پەیوەستنی بە ناوچەیەکی دیاریکراو لە ئەمریکای باشوور ڕوودەدا کە سەدان هزار کیلۆمەتر لە ئێمەوە دوورە، بەڵام کەشوهەوای هەموو جیهان دەشێوێنیتن، هەموو پشتێنەکانی پستان تێک دەداتن. دیارە ساڵی ڕابردوو و باسم کرد ئێلنینۆیەک ڕوویدا لە 50 ساڵی ڕابردوو ئەو ئێلنینۆیە بەهێزە ڕوونیەدایە. لێ هەر لەبەر ئەوە پسپۆرانی کەشناسی چاوەڕێی ئەوەی دەکەن کەی ئەو ئێلنینۆیە کۆتایی پێدێتن. زۆربەی بۆچوونەکان لەگەڵ ئەوەنە کە لە سەرەتای ساڵی نوێ لەوانەیە کاریگەری ئێلنینۆیەکە کەم ببتەوە. بە کەم بوونەوەی کاریگەری ئێلنینۆ ئەو بەرزە پاڵەپەستەوەی کە ئێستا هەرێمی کوردستان ئاسمانی هەرێمی کوردستانی گرتیا لەوانەیە شوێنی خۆی بگۆڕێتن ببێتە نزمە پاڵەپەستۆیەک و کە ببێتە هۆی ئەوەی کە تەوژمەکان و نزمە پاڵەپەستۆیەکان بێن و ببێتە هۆی ئەوەی کە باران ببارێتن. لەبەر ئەوە لە ئێستادا ئەمە ناتوانین لە وەرزی پاییز داین، ئەمە ناتوانین پێشبینی ئەوە بکەین چکە لە بیرمان نەچی 150 دابارینی ساڵانە لە هەرێمی کوردستان لە وەرزی زستاندایە، 135 لە وەرزی بەهاردایە، تەنیا 115 دابارین و جۆرەکانی بارانبارین لە وەرزی پاییزدان کە ئێستا ئەمە لە ناو وەرزی پاییزداین. لۆیە
ئەگەر بێت و وەک ئەوی کە پسپۆران چاوەڕێ دەکەن پێشبینی دەکەن کە زستانەکەمان نۆرمال ببتەوە بارانێکی ئاسایی بباری و هەروەها پێشبینی ئەوی دەکەن لە وەرزی بەهار بارانێکی باشتر لە وەرزی زستان باری لەبەر ئەو ئەگەر لە وەرزی زستانی و بەهار بڕچی پێویست بباریتن وەکو باسم کرد لەو مەجاڵی کە 1985ەکەیە لەوانەیە ئەمە بتوانین ساڵێکی ئاسایی تێ بپەڕێنین بەڵام ئەوە زانستی کەشوهەواژ وەکو باسم کرد زانستێکە لە چوارچێوەی پێشبینی کراوە کە 28 مانگە ئایا بارانبارین دواکەوتە بەشێک باز لە دواکەوتنی بارانبارین دەکەن گەر بێت و بەراوردی بکەین گەر بە ساڵی 2020 نەبێ بە ساڵانی ڕابردوو ئەبوایە ئێستا بارانبارین چۆن بواە لێکەوتەکانی چین ئایا بەتەواتی بارانبارین دواکەوتووە گەرۆکو پێشبینیەکیش بکرێت دەکرێت بڵێن زستانی ئەم ساڵ بەراورد بە ساڵانی ڕابردوو بارانبارین ڕێژەکەی کەم دەکرێتەوە؟ بەڵێ وەکو باسمان کرد بەڵێ بەدڵنیاییەوە ئێستا ئەمە لە بارودۆخی دواکەوتنی بارانین بەڵام نەچێنیتە قۆناغی وشکە ساڵیەوە بە تەکید ئێستا ئەمە لە قۆناغێکین کە دواکەوتوی بارانە خۆشمان دەزانین کە وەرزی پاییز لە ساڵانی هەرچەند لە ساڵی پاریش بە هەمان شێوە بارانباری بوو بەڵام ئامارەکان ئاماژە بۆ دەکەن کە هێشتا لە ساڵی پار بڕەچی تۆزێک زیاتر بارانباریوە ئەو ساڵەکە بەگشتی لە هەرێمی کوردستان بەڵام تاکو ئێستا لە بارودۆخی ئەوەی نەکە باران دواکەوتی ئەمەش لێکەوتی ئابووری زۆر هەیە چکە لە بیرمان نەچی وەرزی پاییز لە بۆ ئێمە کە وڵاتێکین لە هەرێمێکین لە هەرێمی کوردستان کشتتوکاڵی زستانەمان هەیە دانەوێڵە و گەنم و جۆ و بەرهەمە زستانەکان دەتێنین کە وەرزی چاندنی بەروبوومە بەدڵنیاییەوە ئەسامە لە قۆناغی دواکەوتنی بارانین و کە ئەمەش لێکەوتی ئابووری بەجێ دەهێڵیتن وەکو باسشم کرد پسپۆران و بواری دەستگا کەشناسی جیهانیەکان ئێستا سەیری ئەوە دەکەن کە دیاردەی ئێڵنینۆ کەی کۆتایی پێدێتن کە زۆربەی ساڵەکان وا بووە لە سەرەتای ساڵی نوێ لە دیاردەی ئێڵنینۆ چاوەڕوان دەکرێت کە سوک ببیتن لەسەر جیهان و ڕەوشی جیهان تا ڕادەیەک دەتوانین برین ئاسایی بکتەوە من پێم خۆشە یەک خاڵ هەیە لێرە ئاماژەی پێ بکەم دیارە لە مێژووی مرۆڤایەتی وشکە ساڵی زۆر ڕوویدا هاوشێوی ئێستا شتێکی تازە نییە کە برین ئەو وشکە ساڵی ئێستا ڕوویدا هەر بۆ نمونە 13 ساڵ بەر لە ئێستا ساڵی 2008 دیسان وشکە ساڵێکی هاوشێوەی ئێستا بوو و لە سەدەی ڕابردووش لە چەندین مێژووی جیاواز ئەو وشکە ساڵیە ڕوویاندا بەڵام ئەو وشکە ساڵی ئێستا لە بەهۆی پێشکەوتنی ژیان بەهۆی زیادبوونی ژمارەی دانیشتوان و پێشکەوتنی ئابووری و هەروەها کەرتە گشتیەکان بە گشتی پێشکەوتینە لێکەوتەکانی زۆر بەوازەحی بە دیارکەوتینە یعنی لێکەوتی گۆڕانکارێک وشکە ساڵی لە ساڵانی پێشتر و لە مێژوەکانی پێشووتر هاوشێوی ئێستا لێکەوتەی نەبووە چکە خۆمان دەزانین ژمارەی دانیشتوان زۆر زیادی کردیا ئەمە بە لێکدانەوەی خۆم ئەوەی کە من تێبینی ڕۆژانە کەشوهەوا دەکەم ئەو وشکە ساڵی ئەو ساڵەکە جیاوازە لە وشکە ساڵەکانی تر یعنی وشکە ساڵەکانی پێشوو ئەوە بوو کە ڕێژەی شێکەم بوو ئەو ڕێژەی شێکەم شەیە چکە ئەمە لە بیرمان نەچی کاتێکە باران دەباری سێ مەرجی پێویستە بۆ ئەوەی کە باران بباری ئەویش ئەوەیە کە بوونی شێ هەبیتن لە هەوادا و هەروەها پلەی گەرمادا بەزیتن هەوا چڕ ببێتەوە نەتوانی ئەو هەڵمە ئاوی هەڵبگرێت و بیکاتە باران خاڵی سێم بوونی ناوچی چڕبوونەوەیە واتە ئەو تەپوتۆز و دنکۆڵە تەپوتۆزان هەبن لەوەی دڵۆپی باران بە دەوری ئەو دنکە تەپوتۆزانە کۆ ببنەوە قڕز بنیشن سیر دەکەن ئێستا ئەمە کە بەڵێ ئێستا ئاماژە بۆ دەکەم ئێمە لە ناوچی چڕبوونەوەمان هەیە چکە هەوایەکەمان هەوای کوردستان و جیهان بەگشتی پیس بووە ژمارەیەکی زۆر تەپوتۆز لە ئاسمان هەیە کێشەی ناوچی چڕبوونەوەمان نییە بەپێی داتایەکانی ئاو هەواژبی سەی ڕۆژان سیر دەکەین ڕێژەی 6 ڕۆژانە لە دەوروبەری 65 یعنی 6مان هەیە بە ئەندازەی بارانباری بەڵام کێشەی سەرەکی ئەوەیەکە لە چینەکانی ئەو چینانێک کە هەوری لێچڕ دەبێتەوە چینی ترۆپۆسفێر و سەروی چینی ترۆپۆسفێر ئەوەیەکە بەهۆی ئەو زیادبوونی ژمارەی دانیشتوان و ئەو بەرزبوونەوەی پلەی گەرمایە وای کتێکە پلەی گەرمای هەوایەکە دانابەزی هەوایەکە چڕ نابتەوە کەواتە سیر دەکەن کە ئەو وشکە ساڵی ئەو ساڵ جگە لەو هۆکارێک کە باسم کرد دیاردەی ئێڵنینۆ لە ساڵی ڕابردوو زۆر بەهێز ڕوویدایە هۆکارێکی کە پەیوەندی بەو دیاردە کێشە گرینگە جیهانی هەیە ئەویش گەرمبوونی چینەکانی بەرگە هەوایە ئەوەش وا دەکاتن کە هەوا بکشێتن هەوا کە کشا قەبارەی گەورە دەبیتن ژمارەیەکی زیاتر هەڵمی ئاو دەتوانێت هەڵبگریتن و دیاردەی چڕبوونەوە نەداتن لۆیە دەکرێ برین هۆکارەکانی
کەم باران جگە لە دیاردە ئێڵینۆ پەیوەندی بە گەرمبوونی چینەکانی بەرگە هەواشەیەکە لە ئێستادا بەداخۆ کێشەی جیهانی و ئاسمانی هەموو جیهان تووشی ئەم دیاردەی گەرمبوونە هاتیە. بەڵێ دکتۆر من قسەی بەشێک لە شارەزان یاخود ئەوانی شارەزان لەم بوارەدا باز لەوە دەکەن کە دەکرێت ئەو شوێنە یاخود ئەو ناوچەیە گەرم بێت یاخود پلەکانی گەرما هەمیشە لە بەرزبوونەوەدا بێت گەربێت و ئاوی ڕووبار و دەریاچەکان کەم بێت لە هەمان کاتە هەبوونی گڕکانەکان یاخود بوومە لەرزە و ئەمانە بە کاریگەر دەئەندرێت لەو شوێنە پلەکانی گەرما بەردەوام گۆڕانکاریان بەسەردا بێت و لە بەرزبوونەوەدا بێت. تۆ قسەت چیە سەبارەت بەم بابەتە؟ دەکرێت بڵێن کەمی ئاوی ڕووبار و دەریاچەکان بە هۆکارێک دادەندرێت یاخود پشکێکیان هەیە لەم بابەتە؟ دیارە هۆکارەکانی ڕوودانی گۆڕانکاری ئاو هەوا و بەرزبوونەوەی پلەی گەرما کۆمەڵە هۆکارێک هەنە کە کاریگەریان کردیە وەکو باست کرد گڕکانەکان هەر لە سەرەتای دروستبوونی ژیانەوە هۆکارێکی سروشتی بووینە لەوەی کە ببنەهۆی ئەوەی کە ئەو گازە خان و شوشەیەکان بچنە ناو بەرگە هەوای و پلەی گەرمای زەوی بەرز بکەنەوە بە شێوەیەکن کە ئەو گازە خان و شوشەیانە پێیان دەگوترێت گرین هاوس ئیفێکت کە لە ئێستادا ئەو گازانە لە هەوادا ژمارەیان یەکجار زۆر بووە تایبەتمەندی ئەو گازش ئەوەیە کە ڕێگە دەداتن تیشتی خۆر تیشکە شەپۆل کورتەکانی خۆر داخل ببیتن چونکە تیشتی شەپۆلی کوردای من بەهێزن بەڵام تیشتی شەپۆلی گەرمای هەڵگەراوە لە سەرزەوی لێ ناگەڕێ جارێککە لە زەوی دەربچنی و هەوای گەرم قەتیز دەکاتن لە سەرزەوی. دیارە فاکتەرەکانی گۆڕانکاری ئاوهەوا جۆرا و جۆرن وەکو باست کرد بەشەیان سروشتی وەکو گڕکانەکانە یاخود لە سەرەتای ئەوەی کە مرۆڤ ئاگری کردوێتەوە هەوای پیس کردیا ئەوە هۆکارەکیان. بەڵام هۆکاری سەرەکی لە سەردەمی ئەوڕۆماندا زیادبوونی مرۆڤ و چالاکیەکانێتی کە خۆمان دەزانین کە وڵاتانی بە تایبەتی وڵاتانی پێشکەوت و بۆ نمونە وڵاتێکی وەکو سین بەهۆی ئەو گەشە ئابووریە پیشەسازی هەیەی ساڵانە لە 120 گازە خان و شوشەیەکان فرێدەداتە بەرگە هەوا و هەروەها وڵاتێکی وەکو ئەمریکا 12 تا 13 ئەو گازانە فرێدەداتە ناو بەرگە هەوا وڵاتی تریشەن وەکو هیندستان ئەوانە 4 تا 5 ئەو گازانە فرێدەدەنە بەرگە هەوا. کێشەی ژینگە ئەوەیە خانم ئەوەیە کە ئاسمانمان هاوبەشە ئەمە هەموو جیهان لە یەک ئاسماندا هاوبەشین شوێنێک بۆ نمونە شوێنێک وەکو تازە ئاماژەم پێکرد ئەو وڵاتانە مسببن یعنی هۆکارن لەوە پیسبوونیەوە لە کاتێکا دەرئەنجامەکانی بەسەر گۆی زەوی هەمووی دابش بووە. کیشوەرە وەکو ئەفریقا هیچ بەرکەوتەی نییە بەرکەوتێکی زۆر کەمی هەیە لە پیسبوونیەوە بەڵام لە کاریگەریەکانی زۆرترین زەرمەند کیشوەری ئەفریقیا بینێتی کە ئەو وشکە ساڵیە و ئەو نەبوونی بەرهەمی کشت و کاڵی و هەموو ئەوانە بەر کیشوەری ئەفریقا کەوتینە. لێرە ئەمە ئاسمانمان یەک ئاسمانە ژینگەمان هاوبەشە بەداخەوە کە ئەمە ژوەی کردیە. جیهان بەگشتی دەستەوەستان نەبووە بەرامبەر بەڕووبەڕبوونەوەی دیاردەی گەرمبوونی گۆی زەوی. لە خۆمان دەزانین ئەو ساڵێک و تازە باسم کرد لە 12 26مین کۆڕبەندی تایبەت بە ئاو هەوا بەسترا لە شاری گلاسکۆ کە وەکو باسم کرد کە هەموو ئەوانە دەیانەوێت ڕێگری بکەن لە گەرمبوونی گۆی زەوی بەڵام لە بواری جێبەجێکردن لەسەر ئەرزی واقع تاوەکو ئێستا دەرئەنجامەکانی زۆر وازح نینە چەندین ڕێکەوتن نامەکرایە ڕێکەوتنامەی نێودەوڵەتی دەربارەی ڕێگە بگیرێت لە گۆڕانکاریەکانی کەشوهەوا وەکو ڕێکەوتنامەی کیۆتۆ لە ساڵی 1997 و هەروەها ڕێکەوتنامەی پاریس کە یەک لە ڕێکەوتنام هەرە گرنگەکانە کە لە ساڵی 2015 لە پایتەختی فەڕەنسا بەسترا هەموو ئەوانە ڕێککەوتن لەسەر ئەوەی کە ئەو گازە پیسکەرانە کەم بکرێتەوە و وزەی بەدیل بدرۆزرێتەوە وزە پاکەکان ئەوانێک کە دۆستی ژینگەنە وەکو تیشتی خۆر وەکو وزەی با شوێنی سووتانی ئەو مەوادانە بگرێتەوە لۆی بتوانین کاریگەریەکانی گۆڕانکاری کەشوهەوا کەم بکەینەوە. ئەمە لە بیرمانەتی لە ئێستادا داتایەکان ئاماژە بۆ دەکەن کە بۆ نمونە لە شوێنێک وەکو هاوای وێزگەیەکی چاودێریکردنی دووەم ئۆکسیدی کاربۆن هەیە لە بەرگە هەوادا کە لە پێش شۆڕشی پیشەسازی 388 بەش بۆ لە ملیۆن لە ئێستادا لە ئەوڕۆدا ڕێژەکە گەیشتە 470 بەش لە ملیۆندا کە ئەمەش ڕێژەکە زۆر بەرزە زۆر مەترسیدارە. جگەلەوەش لە بیرمانەتی ئێستا ئاو هەوای جیهان بەگشتی 1.1 پلە بەرز بوویتەوە
بەرزبوونەوەی ئەو ئاوهەوایە وای کردێت کە بەفری بەستەڵەکەکان سەهۆڵبەندەکان و ناوچە جەمسەریەکان بتوێتەوە، وای کردێت کە نزیکەی 7 سانتیمەتر ئاستی ئاوی دەریا و زەریاکان بەهۆی توانەوەی ئەو بەفرە بەردەوامە بەرز ببێتەوە. ئەوانە ژوای کردیەکە زاراوەیەکی زانستیمان هەیە، ئەمە لە نێو زانستی ژینگە پێ دەڵێن ئیکۆسیستەم، واتە سیستەمی ژینگە بە تەواوەتی شێوایە سیر دەکەین لە کوردستان لە هەرێمیمە باران نەباری لە هەرێمە چیکەل بۆ نمونە لە ئەڵمانیا لافا هەڵدەستی، لە ئوسترالیا لە ئەمەزۆن، لە تورکیا دارستانەکان دەسووتێن. ئیتر زەوی خەریکە پەیامێکمان پێ بگەێنی، ئەویش ئەوەیە کە ئیتر زەوی پێمان دەڵێ من هیلاک بووم، من توانای ئەو پستانە زۆرەی مرۆڤایەتیم نییە، من توانای ئەو دەرهاویشتەی سیستەمی سەرمایەداری نییە کە هیچ بەهایەتی ژینگە لە بەرچاو ناگرێت و تەنها بەهای ئابووری و بەهای پارەی لە بەرچاوە. باشە، وەکو خۆشت لە قسەکان تا ئەمەژە بە بەستەڵە کرد. من دەمەوێت بزانم ئایا ئەو شاخی بەفرینێکە لە بەسەڵک دابوونی هەیە گەربێت و بتوێتەوە، دەکرێت بڵین بەڕژێکی کەمیش بێ کاریگەری ڕاستە و خۆی لەسەر کەش و هەوای هەرێمی کوردستان دەبێت؟ بە دڵنیاییەوە وەکو باسم کرد سیستەمی ژینگەمان هاوبەشە لە هەموو جیهاندا. ئەمە ئەو زەوی ئێستا کە لە بارودۆخی هاوسەنجیە واتە هەرێمەکان دابەش بووینە بەشێک لەو ناوچە بەستەڵەکانی کە هەمانە لە بەستەڵەکی باکوور، لە بەستەڵەکی ناوچەی گرینلاند و هەروها لە بەستەڵەکی باشوور خەریکن دەتوێتەوە. وەکو تازە ئاماژەم پێکرد پلەی گەرمای گۆی زەوی 1.1 پلە بەرز بوویتەوە. ئەگەر بێت و ئەو پلێ بگاتە 4 پلە ژیان لەسەر گۆی زەوی ناتوانێت نادەوەستێ، ناتوانێت لەبەرچی لەبەر کۆمەڵە هۆکار. لە ئێستادا لە بەداخەوە هەرچەندە وەکو باسم کرد وڵاتانی پێشکەوت و زۆر کۆنگرە دەبەستن بۆ نمونە لە دوایین کۆنگرە سەرۆکی 200 وڵات بەشداریان کردی، یعنی ئەوە وا پێشاندن کە قەزیەکەیان بە هەند وەرگرتیە، بەڵام وەکو باسم کرد لە تەنفیز زۆر شتێکی وا بەرچاو نابێنرێت لە تەنفیز کە لە جێبەجێکردن کە گۆڕانکاری کەشوهەوا و ژیان هەستی پێ بکاتن. لە ڕێکەوتناوی پاریس لەسەر ئەو ڕێکەوتون ڕێگە بدرێت تاوەکو بەرزبوونەی پلەگەرمان لۆ 2 پلە بەداخەوە، ینی ناکرێت ئەوەمە لەوە زیاتر ڕێگە بدەین. دیارە ئەمەش ڕەهەندێکی ئابووری لە پشتە ئەگەر بێت و وڵاتەکان پابند بکرێت بە کەمکردنەوەی دەرهاویشتە گازیەکان، دیارە لە ڕووی ئابووری وڵاتێک وەکو ئەمریکا کە اقتصادی 300 میلیۆن زەرە دەکاتن، ئەگەر بێت و ئەو دەرهاویشتە گازانە کەم بکاتەوە. بەگشتی وەکو باست کرد ئەگەر ئەو بەستەڵەکانی کە لە ناوچە جەمسەریەکان بتوێنەوە شتێک پێی دەگوترێت خولی هایدرۆلۆجی کە ژیان و بارانبارین لە چوارچەوەی ئەم خولە جێبوویتەوە تێک دەچیتن، وای لێ دێتن ئیتر ئەوەندە هەوا پڕ هەڵم دەبیتن لەوانەیە ئەگەر کەسێک لە ئێمە بیەوێ جلێک بشوە وشتی بکاتەوە وشک نابێتەوە، لۆ چکە هەوا زۆر پڕشێ دەبیتن و چڕیش نابتەوە. یعنی جەستە و فیسیۆلۆجیەتی مرۆڤ تێک دەچیتن. مرۆڤێکی پێویستی کە ڕۆژانە پێویستی بە بڕێک لە ئارەقە هەیە لەشی دەرداتن، ئەو کات ئارەقە ناکاتن، کە کەسێکیش ئارەقە نەکاتن لەوانەیە فیسیۆلۆجیەت و هەموو سیستەمی بایۆلۆجی لەشی تێک دەچیتن. لۆیە وەکو باسم کرد لە هەر شوێنێک گرفتەی ژینگە ڕوودا ئەمە لێ ژینگە هاوبەشین یەک ژینگەمان هەیە کاریگەری سەر هەموو جیهان دەبیتن. باشە، وەکو خۆشت کەمێک ئاماژە بە چالەکیەکانی مرۆڤ کرد، بەڵام من دەمەوێت وردەکاری ئەمە بخەینە ڕوو بۆ بینەران. ئایا کردەیەکانی مرۆڤ بەتایبەت زۆر بەکارهێنانی ئۆتۆمبیل، ئێوەش پسپۆڕی ژینگەن بەپێی پسپۆڕەکەتان وەڵامی ئەم پرسیارم بیتەوە، زۆر بەکارهێنانی ئۆتۆمبیل لە هەمان کاتە هەبوونی کارگەی زۆر لەو ناوچەیە دەکرێت بڵین بەشێکی ڕاستەخۆ کاریگەری لەسەر کەش و هەوای ئەو ناوچەیە دەبێت و زیاتر دەردانی بۆ نازی ئۆتو بۆ ناو هەوا، ئەمەش کاریگەری بەسەر کەش و هەوا و هەروەها وشکە ساڵی ئەو ناوچەیە هەیە. بەتەکید خۆی لەگەر وەکو باس کرد ئۆتۆمۆبیل دەرهاویشتەکانی ئۆتۆمبیل ئەو گازانی کە لە ئۆتۆمۆبیل دەردەچن مەترسیدارترین گازن لە بۆ ژینگە، گازی ئۆزۆت کە ژەهراویترین گازن لە بۆ ژینگە. دیارە ئەمەش وەکو باست کرد جگە لەو کارگە و لەو ناوچە پیشە سازیانی ئەمە هەمانە لەسەر ئاستی جیهان هەیە، هەموو ئەوانە ڕێژەکی زۆر لە گازانە فرەدەدەن. ئەو گازانش لە ناو بەرگە هەوا کۆ دەبنەوە. یعنی بۆ نمونە هەر ئێستا ئەگەر هەر ئەوڕۆ ئەمە بین دەردانی دەرهاویشتەی گازەکان کەم بکەینەوە تاوەکو 150 ساڵی کە بەرگە هەوا لە ناو ئەو گازانە پاک نابێتەوە. یعنی کاریگەریەکانی ئەوەندا دوورخایەنن. ئەسان بۆ نمونە سیر دەکەین لە هەرێمی کوردستان لەوانەیە بپرسی خۆ کارگە پیشەسازی زۆرمان نییە کە
بەو شێوەیە هەوایان پیسکردبی بەڵام لە بیریشمان نەچی لە هەرێمێکی وەکو هەرێمی کوردستان کە ژمارە ئۆتۆمۆبیلەکان سەروی 1 ملیۆن 1 ملیۆنی نوو سیارەمان هەیە کە ئەمەش بەرکەوتەی تاک زۆر زۆر برز بوویتەوە لە ئۆتۆمۆبیل دیارە ئەمەش هۆکارێکن لە بۆ ئەوەی کە پیسبوونی هەوا بێتە هۆی پیسبوونی هەوا هەند لەبەر ئەوە پێویستە هەرچی زووە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی وەزارەتی گواستنەوە گەیاندن بیر لە بەدیل بکاتەوە ئەویش ئەوەیە کە نەقلی گشتی هاتو چۆی گشتی بە پاس و مینی پاس و ئەندەرپاس و میترۆ ئەوانە چالاک بکاتن لەوەی دەرهاویشتەکانی پیسبوونی هەوا کەم بکاتەوە ئەگەر دەرفەت هەبی پێم خۆشە باز لە هەرێمی کوردستان بکەم کاریگەری ئەو گۆڕانکاریان لەسەر هەرێمی کوردستان زۆر زۆر بە وازەحی دیارە خۆی ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە گشتی و باکووری ئەفریقا لەسەر ئاستی جیهان مەترسیدارترین ناوچەنە کە لە ئێستادا ڕوبەڕووی بە بیابان بوون بووینەوە ڕوبەڕووی گۆڕانکاریەکانی ئاوهەوا بووینەوە سیر دەکەین لە وڵاتێکی وەکو کوردستان کە خۆمان دەزانی کە وڵاتێکە بە کشت و کاڵی زستانە و هاوێنی تێدا دەکرێتن پێم خۆشە ئەوە بڵێم کە لە ساڵی ڕابردوو هەر بۆ نمونە لە ناوچەیەکی وەکو ناوچەی گرمیان 180 بەرهەمی دانەوێڵە بە کەڵکی خۆراک نەهاتینە بەڵکو لە بۆ ئالیکی ئاژەڵ و لە بۆ ئەوانە بەکاریان هینایە ئەوەش ئامارەی زۆر زۆر مەترسیدارە لە ئێستادا بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان پلانێکی سیاسەتی ئاوینیە لە هەموو وڵاتانی پێشکەوتوو حتا لە وڵاتی عێراقیش سیاست شتێک هەیە پێی دەرێن داڕێژەری سیاسەتی ئاو لە هەرێمی کوردستان ئەو سیاسەتەمان نییە تاوەکو ئێستا نەگرە سیاستمان نیە تاوەکو ئێستا لە پەرلەمانیش یاسای پاراستنی ئاو پەسەند نەکرایە کە لە ساڵی 2015 لەلایەن کۆمەڵە پسپۆڕی بواری ئاو ژینگە پێشکەشکرایە تاوەکو ئێستا نەخراتە ناو بەرنامەی کار ئەمە ژوای کردێک کە بێسەروبەریەک بە سیاسەتی ئاو لە هەرێمی کوردستانەوە دیار بیتن کە بەداخەوە دیارە ئەمە ئەگەر بێت و بمانەوێت ڕێگری بکەین لە گۆڕانکارێک کەشوهەواییەکان لەوانەیە دەستەوەستان بین زۆر نەماتوانین بەرگەی ببینە حاجز لە بەردەم ئەو گۆڕانکاری ئاوهەوایان چکە بەشێکیان سروشتینە لە دەرەوەی دەسەڵاتی مرۆڤن بەڵام لە ئێستادا وڵاتان پلان لەوە دادەنێن بە ڕوبەڕووی دیاردەی وشکە ساڵی ببنەوە ڕوبەڕی کەم ئاوی ببنەوە پلانی درێژخایان دادنێن لەوەی کە ئەو بڕ ئاوی لە بەردەستیانە ئەو بڕە سەرچاو ئاوی لە بەردەستیانە بتوانین بە باشترین شێوە پەرەی پێ بدەن و بەردەوامی پێ بدەن لە بۆ نەوەکانی داهاتوو بەڵام بەداخەوە ئەوە لە هەرێمی کوردستان نابینرێتن سیر دەکەین سەرڕای ئەوەی کە ئەم هەرێمی کوردستان دەوڵەمەندە بە دەرامەتی ئاو یعنی داتایەکانی پێشتر ئاماژە بۆ دەکەن کە هەرێمی کوردستان لە 20 ساڵ پێش ئێستا خاوەنی 45 ملیار متر سێجا ئاو بووە لە کاتێکە هەموو دانیشتوانی هەرێمی کوردستان پێداویستەکانی لە 10 ملیار تێپەڕ ناکاتن یعنی ئەمە لە زادیش تەماشا دەکەین زەی گەورە زەی بچووک بڕەکی زۆر ئاویان لە بەردەڕواتن و لە کاتی بارانبارینیش بڕەکی زۆر ئاو دەڕواتن ئەوە ژوای کردێک کە نەماتوانیوە کە سود لەو ئاوە بگرین لە دروستکردنی بەست و بەنداوە بچووکەکان لەوانەیە تەماشا دەکەین تاوەکو ئێستا بەشێک لە بەنداوە استراتیجیەکان کە لە مێژە بەشێک لە کارانەکانیش تەواو بووە تەماشا دەکەین تەواو نەکرایە ئەمە ژۆمان لێ دەکاتن کە ڕەشبین بین بەرامبەر ئایندەی ئەو هەرێمە لە بەڕێوەبردننی ئاو لە سەرچاوەکانی ئاو. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر نالی جەواد کە پسپۆر ژینگە مامۆستای زانکۆ بەشێک ڕاستەخۆ لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانت.